بەناوی خوای بەخشندە و میهرەبان. بینەرانی ئازیز و خۆشەویست، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. ئاسوودە و خۆشحاڵی نەمجارش لە بەرنامەی زانستی میرات بە خزمەتان گەشتینەوە. ئاگادارتانەکەینەوە بەرنامەکەمان ڕاستە و خۆیە. ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەوەی لەسەر شاشەکە ئەیبینن پەیوەندی بگرن و هەر پرسیارێکتان هەبێت دەربارەی میرات و دابشکردنی میرات لە مامۆستای بەڕێزی بکەن. لەم زنجیرە بەرنامەدا ئەمانەوێت زانستێکتان لە خزمەتدا باز بکەین کە پەیوەندی بە مردوو و بە زیندووشەوە هەیە. زانستێکە خەڵکانێکی زۆر لێی بێئاگان، خەڵکانێکی زۆر نەشارەزان بە هەڵا زۆر جار ماڵ و سەرۆت و سامانی مردووەکە دابەشەکەن بەسەر خۆیانە. بۆیە ئەمانەوێت لەم بەرنامانەدا، لەم زنجیرە بەرنامەدا ئەم زانستە بە باشترین شێوە، بە ئاسانترین شێوە لە خزمەت جەنابی مامۆستا دلێر گەرمیانیدا بۆ ئێوەی ڕوون بکەینەوە. و بە تایبەتی کەسانێک کە شارەزای قورئانن، قورئانیان خوێندووە و هەڵگرانی قورئانن، زۆر جار لەم زانستە بێئاگان، لەم زانستە نەشارەزان شارەزایەکی وایان لێ نییە کە گرنگە ئەوانیش وەکو هەڵگرانی قورئان لە قورئاندا بەشێک لە بابەتەکانی بابەتی میراتە شارەزای بن. هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم زۆر جار وەکو عەبدوڵای کوڕی مەسعودە فەرمێ: من قرأ القرآن فليتعلم الفرائض. هەر کەسێک کە قورئانی خوێند، ئەهلی قورئان بوو، بە بابەتی میراتی شارەزا بێت. و هەروەها صحابەیەکی نازداری تر ئەبوو موسای ئەشعەری فەرموویەتی: من علم القرآن ولم يعلم الفرائض. هەر کەسێک قورئان بخوێنە و ئەهلی قورئان بێ و هەروەها زانست و زانیاری دەربارەی میرات نەبێ، فإن مثله مثل البرنس. ئەم ئینسانە وەکو ئەوە وایە، وەکو بڕنوس وایە. بڕنوسکە جۆرە جلێکە، پێش و دوای دیار نییە، ئینسان نازانێت چۆن لە بەریکات. بۆی ئێمە لەم سیلسیلە بەرنامەدا ئەمانەوێ ئەم زانستە بە هەڵگرانی قورئان و بە برایان و خوشکانمان لە هەموو شوێنێکی ئەم جیهانە ڕابگەێنین و کە زانستێکی زۆر گرنگە، پێویستە مسلمانان ئەوەی گرنگە لەی شارەزا بێت لێ شارەزا بن، ئەوەی گرنگە کاری پێ بکات کاری پێ بکات. بەناوی ئێوەی بەڕێز و خۆشەویستیشەوە بە خێراتنی جەنابی مامۆستا دلێر گەرمیانیەکەین. یاخوا بەخێر بێی مامۆستای بەڕێز و خۆشەویستمان. سپاس دەکەین مامۆستا گیان بۆ ئامادەبوونت و بۆ ئازێت کێشانت. جارێکی تر لە بەرنامەکە لە خزمەتتاین. ئەمێ مامۆستای بەڕێز و خۆشەویست پرسیاری ئەوەت لێ بکەم لە بەرنامەی ڕابردوودا بە تەفاسیلێک باسی مەوانعی و بربەستەکانی میراتت کرد، بە کورتیەک ڕوونی بکەیتەوە بۆ ئەوەی ئەو بەڕێزانەی کە نەیان بینیوەوە، ئەو کەسانەی ئومێدن بیبیننەوە، بزانن بابەتی مەوانعی میرات و بربەستەکانی میرات چییە. خوای پەروەردگار پاداشت باتەوە. خوای گەورە پاداشتان دەتەوە مامۆستاگیان. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه. أما بعد، خوای گەورە پاداشتی جەنابەت و باقی و برایانە بداتەوە کە ماندوو ئەبن و خوای گەورە بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی ئیخلاس و سەواب بە هەموو لایەک ماندوو بەخشێت. مامۆستای بەڕێز، دائما کاتێ باس لە مەوانع ئەکرێت لە شەرع بربەست، یعنی ئەو شتەیە کە ما يلزم وجوده العدم. يعني ما ئێمە کاتێ باس لە مانعەکەین ئافرەتێ خێزانی پیاوێک کە ئەو پیاوە ئەمرێ شەرعەن ئەم میراتگرێتی بە شەرتێ مسلمان بێت، کە میراتگرێتی تۆ جاری وایە تۆ لێرە سەبەبەکەم هەیە، شەرتەکەم هەیە، بەس تۆ کە دێتە لای جەنابەت ئەڵێ نایکەوێ، ئەڵێن بۆ، ئەڵێن بۆ ئەم ئافرەتە خوا پەنامامدا وەکو عیلمەکە وازەکەین مێردەکەی خۆی کوشتووە. کابوو مانع ئەوەیە کە نایەڵێ حکومەکە جێبەجێ بکەین. باخێزانیشی بۆ لێمە لایە هەمانە لە ڕەحەبیە من پێم خۆش هەر طلابی علم بزانن، ڕەحەبیە شوێنێکە لە نزیکی دیمەشق. الرحب بۆیە بە ناوی شارەکەەوە شۆرەتی کردەکە ناخۆی ئەبوو عەبدوڵای کونیەکەی محەممەدی کوڕی عەلی ناوە 577 وفاتی کردووە ئەو عالمە بەڕێزە. كاتي لباس لما أنا عليه ويمنع الشخص من الميراث واحدة من علل ثلاث رق وقتل واختلاف الدين فافهم فليس الشك كاليقين كابو اللي أو إشارة فيها كإجماع لسرة كأو سيشتيك اختلاف دين هبو بيا خوي مسلمان بو خزانكي يهودي بو يعني نصراني بو أو كات زكاة ميراث ليقور ناقر كابو اختلاف دين مانع. بالله بارك الله فيك. باشان
ئەوە طبعا ئەوە حاڵەتێکی شێسە کەسانی هەن کە باوەڕیان بەدین نەبێ الحەمدە لە وڵاتی ئەمە کەمە بەڵام بڵێ نییە خەڵکی هەر باوەڕی بەدین نییە لێرە ئەو کەسانە کە وان نە باوکیان میرات لە وەرەگرێن ئەو میرادە باوکی وەرەگرێت ئەوێ مامۆسایان زۆر لە خوا بترسن ئاگایان لێبێ ورد بن خەڵکی وایە بەعلەنی کاکە فکرێکی تری هەڵبژاردۆ دوورە لە نوێژ و عیبادەت و باوەڕ پێ نییە کەوا بوو اختلافی دین پاشان قەتل کە من لە ئەو بەرنامانەی پێشۆ زۆر ئیشارەتم کرد ئەو دایکانەیە ئەو باوکانەی کە بەزەخت کە مناڵ لە باریکە کە ڕۆحی تێچوە مناڵەکەی لەبار ئەبا سەرڕای ئەوەی دیە ئەکەوێتە سەر ڕۆژووی ئەکەوێتە سەر ئەو 50 مثقال ئاڵتونەی ئەو 5 وشترەی کە ئەکەوێتە سەر ئەو دایکەی بیدا براو خوشکەکانی میراتگری ئەو مناڵن کە لەباری ئەبن کە ڕۆحی تیا بووە دایکەکە نایبات لەبەرەوەی مناڵەکەی خۆی لەبار بردووە کەوا بوو ئەمە قەتلیش لا يرث القاتل بەڵام ئەوەی هاتیە لە مەذهبی ئیمامی شافعی شایەتی ناحەقیش بدەی کەسێ بکوژرێ میراتگری بووی میرات وەرناگریت لەلا ئیمامی مالک قەتلی عەمد ئەوەی بە عەمد بە ئالەی قەتل بە قەسدی کوشتن ئەگینا ئێستا هەتا زانایانی ئێستا هەندێک ئەگەر کەسێک لە باوکی لە ناو سیارەکەی بێت دەعمێ بکە ئەو کاتە ئەڵێن میرات ناگرێ من ئیشارەتم بەوە کرد لەوە چەم کوڕێکی بڕ بێ کوڕێکی چاک بێت خزمەتی باوکی بکات ئەبێ وریابین لەم حاڵەتە کوڕەکانێکی احتمال هەر لێی نەپرسن تۆ بڵێ نایکەوێ ئەمە ئەبێ جێگای ئەوەتانە هەندێ لەو ئەهلی علمە کەوتیانە ئەویش نایکەوێت بە مطلقی هەموو قەتلێک یعنی قەتلی عەمد و شبه عەمد و قەتلی خەتە و ئەوەی سەبەبی قەتل بێت ئەوە بەڕاستی ئەوە مەبەستمێ ئیشی ئەمڕۆیە بێ پیا بچنەوە ئەگینا ئەم کوڕە باوکی بردو بۆ مزگەوت لەوێ قەدەرن تووشی حادیسەیەک بووە چاکەی لەگەڵ باوکیە کردووە بەڵام لە مەذهبی ئیمام ئەبو حەنیفە و مەذهبی حەنابلە ئەڵێن هەر قەتلێک قیساسی لەسەر بوو قەتلی عەمدەوە هەر قەتلێ دیە و کەفارەی لەسەر بوو خەتە و شبه ئەمە نایکەی بەڵام قەتلێگەر کابرا قیساسە سێنێت مامێکە برازایەکی خۆی کوژدۆ دوایەکێ لەم برایانە ئیدەنە دەست خۆی وە بیکوژێت دوایی میراتگری مامین بۆ ئەمە بە قەتل بە ئەمری شەرع کوشتێتی قەتلی حەقە ئەمە میراتی لێ ئەبات کەسێ دیفاع لە نەفسی خۆی ئەکات ئەمە شمول ناکات کابوو ئەو قەتلانەی کە حەقن یا کەسێک لە لای قاضیە قاضی حد لەسەر کەسێک دەرەکات بکوژری ئەم ئەیکوژێتەوە ئەگەر میراتگری خۆیشی بێت ئەمە قەتلی حەقە بە ئەمری قاضی کردوێتی پاشان ڕێک عفو مامۆستا قسەکەت پێ بڕم کەواتە قەتل ئەتوانین بڵێن ئەبێ بە سێ بەشەوە لە مەسەلەی میراتە هەندێک لە زانایانە فەرمون قەتل مطلقی قاتل میرات بۆ لەوە چ کەسێ پرسیار بکە بڵێ باش ئەوەش ئیمامی شافعی حەذەری واکە ڕێگان نەدا من استعجل شيئا قبل أواني عوقب بحرمانه ڕێگان نەدا کەسێ بە تەماعی ئەوە بچێت کەسێک بکوژێت هەر گومانی ئەوەی لێکرێ بە تەماع بکوژێت يعني هەندێک پیان وایە کە ئەوە بە مطلقی قاتیل میرات نابە هەر چۆرە قەتلێک بجا عەمد بوو شیفە عەمد بوو هەر سەبەبیش بوو شایەتێکی ناحەقی دابوو شایەتێکی ناحەقی دابوو هەندێکیش بە تەفسیل باسییان کردو وەکو ئەوەی کە شیفە عەمد و عەمدیان لە یەکجا کردو بارەک الله لە ئیمامی مالکیش دەڵێ بەس قەتلی عەمدە میرات ناگرێت بارەک الله بک اینجا پاشان ڕێکوتمان زۆر باسی ناکەین لەبەرەوەی خو صاحبی خۆی نییە خزم و کەسوکارەکەی پارێ بدەنی بۆ مەلیک سەیدەکەی ئەڕوات وایە ئەمیش میراتەکەی بۆ سەیدەکەی تیناڕە بۆ خزم و کەسوکارەکەی ئللا کاتێ ئازادی ئەکا بە اعتیباری پێشوو پێ ئەوترێکی پێ ئەوترێ عەبد ئەو کاتە گەر خۆی میراتگری هەبوو بۆ وارثینی خۆیەتی ئەگینان نا بۆ ئەو چاکەی ئەم سەیدە لەگەڵەکرێتی ئەڕواتەوە بۆ ئەو ئەمە وەکو ئیشارەتم پێکرد لە لای ئیمامی ڕەحەبی مامۆستا بە چی هاتووە بە ئەم سێ خاڵە ئیتیفاقی مەذاهبە بەڵام لە مەذهب ئیمام مالک زانایان کورتیان کردووە لەم کەلیمە عیش لەکە ریزقن ئەڵێ کەوا بوو ئەمە حەوت جۆر ئەگرێتە خۆی هەر مناڵێک کە ئینتزارەکەی بێتە دنیاوە عیش یعنی عەدەم الاستهلالی کە دەنگی لێوە نەهات بە بارچوون هاتە دنیا و میرات ناگرێت من چاوەڕێی بێتە دنیاوە کەوا بوو لە بارچوو ئەمەیەک دووشی بۆ شەکە کوڕ و باوکیەک دوو برا لەش حادیسەیەک تیاچوون کەس نازانە کامیان لە پێش کامیان وفاتی کردووە میرات لە یەک ناگرن پاشان لام بۆ لیعانە ئەو پیاوەی ئیتیهامی خێزانیەکە کە ئەو مناڵەی خۆی نییە و لیعان باسمان کرد دووبارەی ناکەم کاف باسمان کرد بۆ کوفر لا يرث المسلم الكافر و ڕا بۆ ڕق باسمان کرد دووبارەی ناکەم زین بۆ زینا ئافرەتێکە زینا بکات ئەو پیاوەی کە سەبەبی ئەو مناڵەیە باوکی شەرعی نییە میرات لەو مناڵە ناگرێت وەقافەکەش بۆ مەسئلەی
قتلى وأخيرا من حزم نكرد بجداري أماني بكم كفرمودي صحيح إمام مسلم في غمر خواه فرمي صلى الله عليه وسلم إمام بكر رواية كاد ما نورث ما تركناه صدقة نبوة مانع ميراث بارك الله وكزانان بس أن نكردوز أدبا لبروي نكوي لقل أم كفر خمانة بلام يموكو علم يجيننا بينادي خوشوي طلابي علم نبوة بيغمري عزة فرمي صلى الله عليه وسلم بيغمبرايتي بيغمبران ميراث يعني لناكي دست خوش ما مسايبرز وخوشويست ما مسايبرز برسياري كترم بود روز بو كجنابة فرمود باسي موانعی میراتت کرد جاری وای ئافرەتێک کە خوشکێکی بەڕێزە هیچ موانعێکی میرات نییە بۆی کە میرات لە مێردەکەی وەرنەگرێیان لە خوشکە براکەی وەرنەگرێیان لە باوکی وەرنەگرێ یعنی موانع نییە کە وەری نەگرێ بەڵام ڕووگیرێکن ڕووگیرەکەی بێتە مانع براکەی مەسەلەن تەلەفۆنێکی بۆکە خوشکە مەڵای تو ئەوەنەت بەرەکەوێ و بە شێوازێک لە شێوازەکان خوشکەکەی والێکات کە داوای میراتەکەی نەکات لە ڕووی بێت واتە بە حیا و شەرمەوە خوشکە بەڕێزە داوای میراتەکەی ناکە و میراتەکەی وەرناگرێ ئەو برایانە لێنەوە خۆیان تەوزیعەکەن ئایا ئەم تەوزیعکردنی میراتی ئەو خوشکە بەڕێزە کە هیچ مانعێک نەبوو بۆ وەرگردن وەری نەگردووە گوناه و تاوانی ئەو باوکو برایە یان ئەو کەسوکاری ئەو ئافرەتە چییە و ئامۆژگاری جەنابەت بۆ ئەو پیاوانەی کە ئەو جۆرە کارانە ئەکەن بەو شێوازە ماڵی ئافرەتە خۆن چییە؟ مامۆستای بەڕێز من پێم خۆشە لەوەی هەموو بەرنامەیەم پرسیارە دووبارە بکەیتەوە ئەنجا بە ضروری ئەزانم بۆ هەبەر ئەم بەرنامەی ئێمە یەکەم ئەوتە ئەم علمە بگاتە ئەم ملەتە موسڵمانە ئەم بینەرانە کە عیلاقەی بە ڕۆژانە ئیشمان پێیەتی ئەمە دوو مافی ئەو خوشکانەی کە بە ڕووگیری برا مافیانەخوا یا باوک لە پێش ئەوەی بمرێ مڵکەکەی بەشەکات لەسەر کوڕەکانی کچەکان لێ بێ بەشەکات کە ئەمە بە شایەتی پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم جەورە ظلمە لەوە چێ بێتە سەبەبی ببێ بە سەبەبی سوء خاتمەی ئەو پیاوە ئەمە بێتە سەبەبەوەی عاقیبەتەکەی بە شەڕ دنیا بەجێ بێڵێت لەبەرچی لەبەرەوەی کاتی ئەمە باس لە میراتەکەین ئافرەتی وایە من لەم ماوە تەلەفۆنی گێژگار زۆرم بۆ دێ ئافرەتی وایە کە من ئامۆژگاری ئەەکەم دوعای خێر بۆ باوکی بکە بۆ برای بکە بە شێوەیەکی شەرعی هەوڵدە داوایشتی خۆی بکات بەڵام بەڕاستی لە ناخیە زۆر گلەی لە برای دروست بووە لە باوکی دروست بووە ئەمە ئافرەتە لەوچێ نەخۆشە لەوچێ حەقە میراتەکەی بدرێتێ بڕوات نەخۆشەکەی عیلاجی هەبێت کەم بناڵێنە بەدە ئێش و ئازارەوە هیوایە مناڵی نەخۆشە نە هیوای پێی خۆشە بە پارەیەکی حەڵاڵی خۆی ماڵ و مناڵی نەختێ بەحەسێتەوە ئەوش مناڵی وەکو مناڵی خەڵکی بێ بەڵام ئەو کەسانەی کە ئەمە تەبعاً مانع نییە ڕووگیرکردن مانع نییە بەڵکو خەتەرێکی هێجگار گەورەیە ئەو فەرمودەی کە ئینشاڵای لەسەر شاشەکەی بینن برایان ئەگەر بیخەنە سەر شاشەکە کە پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم فەرمیێ لا يدخل الجنة لحم نبت من سحت النار أولى به لا يدخل الجنة لحم نبت من سحت النار أولى به الشيخ الباني فرمودێکی صحيح للرواية كل لحم نبت من سحت فالنار أولى به گۆشتێک بە حرام گەورە بوو بێت و گەشەی کرد بێت ناڕواتە بەهەشتەوە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم شیاوترە بۆ ئاگر هەموو ئەو گۆشتانەی بە حرام گەورە بوو و گەشەی کردووە شیاوترە بۆ ئاگر پێغەمبەری ئازیز فەرمیێ صلی الله عليه وسلم خوای گەورە پاداشیان داوە پێم خۆش بووە لەسەر شاشەکە بیرێ کەوا بوو ئەو برایانە بزانن ئەم مناڵانەی خۆیان خۆ حرامەرەوە نیە بڕۆی بیدزی ماڵی خەڵک بخۆی بەڵکو حرامێکە لە خوشکی خۆتی بدزی حرامەکە گوناهەکەی گەورەترە چونکە دزیەک لە هاوسێ دەجار گوناهە فاحیشەیەک لەگەڵ هاوسێ خوا پەنامان بدات دەجار تاوانەکەی گەورەترە کە تۆ کەوا بوو خوشکێکی خۆت کە باوەڕتە بێ ئافرەتی وا بوو 1 ساعت گریاوە تەلەفۆنی ئەی مامۆستا قەناعەت پێکردنی جاری وا هەیە ئەم ئافرەتە تەلەفۆنی بۆکەن بەم شێوازە برا گەورەکان تەلەفۆنەکەن بۆ ئافرەتەکە یەکێکیان بەو کارە هەڵەسێ پێڵە خوشکم ئێمە برا بچووکەکەمان لەسەر ماڵە ئەمانوێ ژنی بۆ بێنین ئەمانوێ خانووی بۆ بکڕین داوات لێکەین لە مافەکەی خۆت ئەوە ینی بە شێوازی قەناعەتی پێەکەن ئەم ئافرەتەش چارنێ لە کۆتاییدا مەجبورە لەبەرەوەی عیبە و لەم کۆمەلگای مێ بۆی گاڵتەی پێنەکەن بڵێن خوشکەکەی تەماحی لە ماڵەکەیە و ئایا ئەم پارە بۆ ئەو برایانە حەڵاڵە بۆ شێوازە لەو خوشکی ئێستن خۆی گەورە پاداشداتەوە بە هەمان شێوە مامۆستا وەڵی باش بووە بیرت خستمەوە کە ئەو فەرمودەی کە ئێستا پێکۆچینە خزمەتی بە حەزەکەم برایانە بخەنە سەر شاشەکە کە پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم پێمانە فەرمیێت لا يحل مال امرئ مسلم إلا بطيب نفسه کەوا بوو لێرە کاتێ پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم وامان پێ فەرمیێ ماڵ و سەروەتی کەسێکی مسلمان حەڵاڵ و ڕەوانیە مەگەر بە ڕازی دڵ و ڕازی بوونی خۆی بێت کەوا بوو هەر حتا هەندێک لە زانایان مامۆستای بەڕێز هەندێک لە زانایان حەذەری کردووە
کە ڕۆشتووەتە بەر دەرگای ماڵێ خۆڵکیان کردو بۆ نان خواردنایی نەخواردن حەذەری کردووە لەوەی کە خۆی نەوەکو تیبی نەفس نەبێت هەندێک لە عولەما ئامۆژگاریەکەن ئەڵێن ئەگەر ڕۆشتێ دوکانێ شتێک بکڕیت مەڕۆ هەر لایەکی شتێک هەڵگرە بیخۆی نەوەکو تۆ بەتایبەتی ئەگەر بەتەمانی بیکڕی دەسمە دەرەهیشەوە بۆ خواردن کابرا ڕۆ عەتر هەموو عەترێ لە خۆیدا عەترە تا بۆنەکەی تۆ بۆنەکەی بۆ خۆت کەوا بوو هەر خوشکێ ڕووگیر بکرێ تەلەفۆنی بۆ بکرێت دێ باشە بۆ من هەموو جار ئەڵێم بۆ شتێکی بەسیتی ناوماڵ بۆ نایداتێ وایە قسەکەم کەوا بوو بۆ شتەکانی کە بۆ زۆر لەوە کەمتر من ئاگام لێ ئافرەت مناڵی نەخۆش بووە داوای کردووە لە براکانی پارەی قەرزی بدەنێ پارەیان پێ نەداوە دواتر ناچار بووە لە ڕێگای شکاتەوە پارەکەی بەدەستێناوە چەنەها دەفتەری دەستکەوتووە بەڵام ئەمە وای کردووە دوای کەسێ بڵێ لە ناو مجتەمەعێکەمە حەقی خۆیەتی لەبەرەوەی کاتە مقابل رازی نەبوو بە تەوزیعێکی خوای پەروەردگار کە من لەگەڵەوەم شیرازە هیچ عایلێکێک نەچێت داوا کەم ئەو خەڵکە مناڵی خۆی دەرخواردی پارەی حرامی نەکات دوای مناڵەکانی بە قسەی ناکەن دوای مناڵەکانی خراپ ئەبێ پێغەمبەری ئازیز فەرمی صلی الله علیه وسلم گۆشتێ بە حرام گەورە بێ النار ئەولا بێ شیاوترە بە ئاگر پارەیەک بە تیبی نەفس وەری نەگری حەڵاڵیەوەتە حرامە کابوو بەڵام تۆ لە خوشکێکی خۆت خێمەی مسلمان وا پەروەردەکراوین بۆ خەڵکێکی دووریش ئەبێت بە بەزەیی بین یارمەتی بدەین خوا یارمەتیمان ئەدات بارەکەڵڵا بیک مامۆستا پرسیارێکی تر مامۆستای بەڕێز باسەکە باسی جنسە باسی ڕەگەزە بەشی ئەمڕۆمان ئەلواشی بڵێ پێم خۆشە هەر لە باسی ڕەگەزە لە بابەتی میراتە پرسیارێک بوو ڕۆژێنم کە زۆر جار لە کۆمەڵگای ئێمەدا بە تایبەتی کەسانێک کە نەیاری ئیسلامن ئەم ئاەتی قورئانیان بەردەوام لەبەرە للذەکەری مثل حەظ الأنثەیین بەردەوام ئەڵێن ئافراد شەرع زوڵمی لێ کردووە ئیسلام زوڵمی لێ کردووە خوا پەنامان بە میراتی پیا و دوو ئەوەندەی ئافرەتە لە کاتێکە ئافرەت جاری وایە بۆ خۆی مۆزەفە بۆ خۆی پارە پەیاکە بۆ خۆی کەسابەتەکە ئەڵێن ئەم زوڵمە چییە کە ئیسلام لە ئافرەتی کردووە ئافرەت نیوەی میراتی پیاوە بەت جا پێم خۆشە جەنابەت تیشک بخەیتە سەر ئەم بابەتە ئەوە وەڵامی ئەو گومانش بدەیتەوە کە زۆرێک لە نەخۆشان کە دڵیان نەخۆشە بەڕاستی یاخود کەسانێک کە دڵیان نەخۆش نییە بەڵام بە نەزانین ئەم قساکەن بە نەزانین قەناعەتیان پێکرا وەڵامیان بێتەوە جەنابەت خۆی گەورە پاداش داتۆ مامۆستای خۆشەویست طبعا ئێمە پێشەوەی وەڵامی ئەو بدەمەوە خوای پەروەردگار سەر ئەزەمەی بخاتە ئاگری جاهەنەم ئێمە ئەزانین خوا بەعادل کردوێتی ئەوەی کە نەیاری ئیسلام و دوژمنی ئیسلامە بە قەڵسە شت ئەڵێ لە ناخیوە خۆی قەناعەتی نییە چونکە هیچ بەرنامەیەک نییە لە ناو یەک وەرەقە هەموو میراتی سەر عەرز لە یەک وەرەقە خوای گەورە باسیەکە لە معجزەی قورئانە بڕۆ لە هەموو دنیا بە موجەلەدات باسی میراتەکرێت قورئانە بە 3 ئاەت خوای گەورە باسی کردووە خوای گەورەش کە باس لە میراتەکە کۆتایی ئاەتەکانە فەرمی إن الله فريضة من الله إن الله كان حكيما عليما حكيما خوایەک بە دانایی خوایەک بە زانست بە زۆر زانین ئەم میراتی تەوزیع کردو بۆ ئێمە خوای گەورە میراتی تایبەت کردو بە خۆیوە فريضة من الله لە کۆتایی ئاەتەکە فەرمی وصية من الله والله عليم حليم بۆ آباؤكم وأبناؤكم لا تدرون أيهم أقرب لكم نفعا کەوە خەڵکی وایە بە ئەو بێ هەموو براکانی کوڕەکانی بێبەشەکان وێداتە باوکی لەبەر کوڕەکانی باش نین بۆی خەڵکی باوکی وایەکێ لە کوڕەکانی بەشدارەکە ئەو کوڕەکانی دوور نییە ئەو کوڕی کە ئەمڕۆ باوکی بە باشی ئەزانیە دواتر لە دوای مردنی باوکی زوڵم بکە هەموو پارەکە بەرێت بە زوڵم خێرێ بۆ باوکی نەکە ئەو برایەکەی تۆبە بکە تا بمرێ بڵێ باشە من شەرمەزار بووم بۆ خزمەتی باوکم نەکرد تا بمرێ خێر و سەدەقە بۆ باوکی بکات خوای گەورە خۆی باش لێزانێ کەوا بوو من لێرە ئەمێ بڵێم ئەو کەسانی کە بە قەسد و ئەیکەن بگەڕێن بە دوای ڕاستیە ئینسان جوانی و قیمەتی بەوەیە کە شوێنکەوتی ڕاستی بێت نەک عینادی بکە ئەوانەشی کە لی نازانن هەر برایەکە خوشکێ بە هەر شتێکە کە گومانێکمان بۆ دروست بوو ئیمام ئەحمەد قەولێکی شیرین هەیە ئەفەرمێ هەر کەسی حەدیثێک من لێی تێ نەگەشتم بڵێم حەدیث نییە دی نامێنێ کابرا با بڕۆ بزانم عولەما چۆن شەرعیان کردووە لێرە حاڵەتی میراث بە هەر هەموو حاڵەتی ژن و پیاو ئەکرێتە 4 بەشەوە ئەم 4 بەشە حاڵەتەکان بەعام یەک حاڵەت لەم 4 بەشە کوڕ دووجاری کچە بات نێر دووجاری نێبات یەک حاڵەتی
ئەو حاڵەتانش کە یەکێکیان باس لە ئەولادێکیان باس لە برا و خوشکە. خۆی رب العالمین فەرمی عز وجل يوصيكم الله في أولادكم باسی ژنومێردی نەکردووە في أولادكم للذكر مثل حظ الأنثيين کەوا بۆ گەر پیاوێک بمرێ کوڕێک و کچێکی هەبێت ئەوە توان بۆ بیخەنە سەر ئەو شاشەش ئەو نمونانە کە ئەو چوار حاڵەتە کە کوڕ دووجاری کچە بات. يعني ئەمە ئاەتە عام نییە. ئەمە ئاەتە عام نییە. ئێمە ئێستا حاڵەتمان هەیە دواتر باسیەکەین ئافرەت زۆرترە با لە پیاو. حاڵەتمانەی یەکسانن حاڵەتمانەی ئافرەت ئەیبا پیاو نایبات کە ئینشاءڵڵا ڕوونی ئەکەینەوە ئەگەر تەماشاکەیەوە کە خۆ پاداش خێرم برایانە بدات و قسەیانە سەر شاشە ئەو حاڵەتەی کە پیاو دووجار نێر دووجاری میئەبات ئەوە تانێ پیاوێک مردووە کچێک و کوڕێکی بەجێهێڵاوە. ئەم نمونە ماڵەکە بڵێن 3 ملیۆنە 2 ملیۆنی کوڕەکەی بات ملیۆنێکی کچەکەی بات. ئەڵێن بۆ ئەو کاتە للذكر مثل حظ الأنثيين. ئەی باش ئەگەر پیاوێک مردووە کوڕەزایەکی هەیە کوڕەزایەکی شەیە کچە بە هەمان شێوە کوڕەکە دووجاری کچەکە. برایەک مردووە برایەکی هەیە لەگەڵ خوشکێکە براکەی دووجارە بە خوشکەکەی یەکجارە بە. ئەم کاتە برایەک مردووە برایەکی باوکی هەیە خوشکێکی باوکیش هەیە برا باوکەکەی دووجارە بات خوشکەکەی یەکجارە بە. یعنی للذكر مثل حظ الأنثيين. ئەی باشە پرسیارەکە ئەمەیە لێرە مامۆساییان وەظیفەی ئێمە من ئیشێکە دەمە جەنابتە مامۆستا شاخەوانگیان تاوەکو چەمچەماڵ ئەو ئیشەمانەیە جێبەجێیکە برایەکی کەش ئیشێکە دێنێ سەڵێن تا هەولێر بڕۆ ئەمە هەر بە سادە بەعەقڵ. ئایا ئەمە ئینساف و حکمەت و عەدلە بەنزینیان وەکو یەک بۆ سەرف بکەین یا ئەوەی وەزیفەکەی زۆرترە بێ زۆرتری بۆ سەرف بکەین؟ وەزیفەی ئەم چوارەی کە باسمان کرد وەزیفەکەی بدرێتە سەر ئافرەتە لە ژێری دەرناچێت. علماء فەرمون ئەتعب وەئەصعب وەئەشەق بۆ ئەم برایە ئەم پۆشاکی پێویستە لە سەرما و گەرما لە مەسکەنیە خانی پێویستە لە نەخۆشیە کاتێکە ئەیدا بەشوش پارەی بۆ وەرەگرێت بەڵام خۆی ژنیێنانی لەسەر خۆیەتی مەسکەنی ئەم خوشکێ لەسەر خۆیەتی ئافرەتەکە لە ماڵە دانیشتوانێت کەسابەت بە پارەکەشی بکات. من نابێ کۆمەلگایە ئەگەر ئیسلامەکە جێبەجێ نەکەن بە غەزبی فکری کاتێک داگیرکەران هاتوون وەزعێکیان دروست کردووە خەڵکێک نوێژ و ڕۆژیش ئەکات هەموو تەمەن و هەوڵێک شەدا بۆ بەرنامەیەکی دەست کرد. یعنی هێشتان ماوە یعنی قەت هەبووە مسلمانێ بڵێ هەم مسلمانم هەم یەهودیشم شتیوان نەبووە لە ناو سەلەفی ئەمە. ئێستا کابرایەک بێ بە بیرکردنەوەی بە زبان بڵێ لا ئیلاهە ئیللا بەڵام بیرکردنەوەیکی غەربی بێت کەوا بوو لێرە لە ڕووی شەرعیوە خوای رب العالمین ئەرکێکی خستووەتە سەر ئەم چوار تاقمەی کە باسمان کرد برا ئەرکێ و خوشکێبی هەمووی هەڵبگرێت. لە هیچ شوێنێوانی کوێ لە شوێنانێکەکەی برا لە خوشکە پرتێ لەو چێر یەکیش نەناسن جاری وایە ئاگایان لە مردنی یەکیش نییە بەڵام تۆی مسلمان خوشکتە واجبە خزمەتی بکەی واجبە بیژێ واجبە دیفاعکردن لێی لە پێناوی ئەوە کە تیاش بشی شەهیدی. بەڵام خوشک واجب نییە برا بەخێوکە خوشک واجب نییە پارەکەش یەتوانێ نییە بە قەرز بداتێ نەفەقەی لەسەر براکەیەتی. ئەمە حاڵەتی یەکەم. حاڵەتی دووەم مامۆساگیان ئەوەتان یەکەت ئەن تأخذ المرأة مثل الرجل. مامۆسا داوای لێبوردنەکەم مقاتعەتەکەم پەیوەندی هەیە لەسەر خەتم کێمان لەگەڵایە کاک شاد بەڵێ فەرموو كاك شاد مامۆسای بەڕێز سەلام عەلەیکوم. عليكم السلام ورحمة الله وبركاته. قەتۆزە سەوتت بەرزکەیت و سپاس دەکەم. تاک و تەنیا لەشی من و ئێوە مسلمانن پەنادە لای دۆزەخ. من هیچ پرسیارێکم نییە. بەڵێ کاک شاد من پێم خۆش بوو تەلەفۆنەکەم بۆ بەرنامەیەوە ئێمە ماڵەکانی ئێمە تا ڕوو ناکردوێتەوە. سپاستان دەکەین کاک شاد. مامۆسای بەڕێز ئێوە زۆر بەڕێزن ئێوە بە نەعەلی خۆتانم قوبوڵ بکەن من نەعەلی ئێوەم نەعەلی ئەم مامۆسا بەڕێزم دەست خۆش بێ کاک شاد خوا جەزای مامۆسا باتەوە. کاک شادیگیانی و برای عزیز و برای خۆشەویستی ئێمەن ئەم بەرنامە بە جەنابتانەوە جوانە خوای تەعالا پاداشتیەوە بە ڕێزانە باتەوە کە دانیشن بە دیار بەرنامەکەوە خوای پەروەردگار پاداشتی مامۆساش باتەوە کە عەزیەتی کێشاوە هەموو هەفتەیەک عەزیەتێک کێشە ئینشاءڵڵا. ڕوخسار خان بڵێ فەرموو. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. دەست خۆشی و بەرنامەتان دەکەم خوا پاداشتی بەخێرتان دەکەوە. خوالت ڕازی بێ خوشکی عزیزم. مامۆستا پرسیارێکم هەیە لەسەر مەعاشی. بەڵێ فەرموو. ئێستا 5 خوشک و برایەکی 5 خوشک بەڵێ لەگەڵ برایەک لەگە برایەکی داچشم مەعاشی شەهیدانێمان هەیە
بەڵێ ئەگەر ئەزیەت نەبی لۆم ڕووکێ وەکو بەش بکرێت چۆنەوە معاشە بەشکەن بەری بەسەر چاو ئینشاڵڵا لە خزمەت مامۆستای باسیەکەین مامۆستا پرسیارە بکەشم هەیە بەڵێ ئەگەر ئەزیەت نەبی مامۆستا پاتە ئاردەکەیە بەڵێ پاتە ئاردە پاتە زەویە بەڵێ پارچەیە ئەرزەیە بەڵێ زەوی ئی چار برا و چار پشیە هین چوار برا و چوار خوشک بەڵێ چار پشکە بەرێ مامۆستا بەشیان کردیە فرۆشتیان ئاردەکە بەشیان کردیە برایەکان یەکی دوو بەش بن بەس لۆ دوو برای بوو ئەنی تەنها دوو برات بەشیان بردووە بەس دوو بەس ببیتیان چارێک ئێستا برم با پەنجایاندایە بەڵێ بە پەنجایاندایە چاری نیویان یەکی چار و نیویاندای قوشتەکان دوو براکەش هەژدەیان بردیە چوار گەڵاونیویان داوە یعنی بەرێ بەڵێ لە پەنجا وەرەقەکە بەرێ بەڵێ بزانە ئەو بەشکردنا جائیزە دەبی نابی ئەو کووە ئەم خوشکە بەڕێزەکەم خوشکە ڕوخسار بەرێ جەنابەت فەرمووت چوار برا و چوار خوشکن وەنیە چار برا و چار خوشکن بەرێ لەبەی نەخۆیان بەڵێ ئەم ئەرزیان کە داوەتە پەنجا گەڵا براکارێکی هەژدەیان بردووە دوو برا گۆچیان ئەو پاتە ئادە لۆمە پاتە ئادەشکەش لۆنگۆ مەبەستم چۆن دابەشیان کردو بۆی حاڵی بێ مامۆستا بەرێ ینی بە ژمارە بێڵە چۆن دابەشیان کردو بۆی حاڵی بین مەمنون دەبین مامۆستا ئەو پاتە ئاردە ئی دوو برا و چار پشتیە بەڵێ دوو برا و چار پشت بە پەنجا وەرەقەیاندایە دوو بەڵێ. برایەکە هەژدەیان بردیە یەکی چار و نیویشان دای قوشتەکان ئەو دوو برایتر چیان بردووە یەکی هەژدە وەرەقەیان بردیە هەژدەیوی بەڵێ قوشکەکانیش چار و نیولۆوی چار و نیولۆوی چار و نیو بە چار و نیو بەڵێ 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 ئەنی هەر چوار خوشکەکە چوار و نیویان بردووە بەرێ بەڵێ 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 ئینشاڵڵا مامۆستا وەڵام تەداتەوە پرسیارەکەی لە یەکەی خوشکی بەڕێزم دەستان خۆش بی خوا پارەستی سپاس دەکەین خوشکی عزیزی ئەمیت کاک ڕێباز بەڵێ فەرموو کاک ڕێباز بەڵێ فەرموو السلام عليكم کاک ڕێباز کاک ڕێباز محمد السلام عليكم عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه دەستخۆشی بەرنامەکتانی دەکەم خوای پەروەردگار پاداشتی ئێوەش باتەوە کاک ڕێباز مامۆستا پرسیارێکم سەبارەت بڵێ بە میرات سەبارەت بە چی میرات بە میرات بەڵێ فەرموو ئێستا بۆن منە کاتێک کە میرات دەگۆڕێ هەندێک حاڵەت هەیە لە هەندێک ئاوەتدا بوون منە جا خوشکیان برایە جارتا میراتەکەی وەرناگرێت کێ میرات وەرناگرێ بڵێ بوون برای هەیە بەڵێ خوشکە بیان برای خۆی ئەڵێ نامێ خۆی تەنازولەکە بوون لە ساڵانی پێشدا بڵێ بوون بەڵێ دوای پەشیمانە بێتەوە ئێستا پەشیمان دەبێتەوە دڵە من دەمەوێ دەیان دەڵێ کوڕەکەم داوای دەکە کاتە خۆ بە مشایەتی و گەرمی ئازا کردو بەستیە بەنا بۆ دەبن کە ئەنەما ئیمزا نەکراوە لە قانوندا و لە محکەمەی دەستن شکات دەکەن بە قانونەوە وەری دەگرن پرسیارەکە زۆر ڕوونە کاک ڕێباز سپاس دەکەین پرسیارێکی زۆر جەوهەری و زۆر جوانە پرسیاری ترت نییە سپاس دەکەین ئینشاڵڵا مامۆستا وەڵام تداتەوە کاک ڕێباز کاک جومعە بەڵێ فەرموو السلام عليكم عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه بخيراتني وبراي بروز خوای تەعالا پاداشت باتەوە کاک جومعە من بسیارێک بیراتی مالێ تا ئێستا باوکو دایکم مردووە بەڵام بەشمان نەکردووە ئایا لەو حالاتە کێ مردووە کاک جومعە باوکو دایکم مردووە خوای گەورە عافویان کە كل بسومانێ ئینشاءڵڵا باوکو دایکت وەفاتیان کردووە شێکمانەیە برایەکم تیایەتی بەڵام تا ئێستاکە یعنی وەکو بەشمان نەکردەوە برامە تیایەت لا يزال تاوانبارە بین لە دوای وەفاتی دایک و باوکت چیتان هەیە چی بەجێ ماوە حەوشێکی بەجێ ماوە برایەکم تیا جێنشینە
بەڵێ خانوویەک جێماوە ئێوە چەند نەفەرن لە ماڵەوە فەرمووت؟ ئێمە لە ماڵە تقریبا 7 نەفەرین. 7 نەفەرن. بەڵێ. چی کوڕە لە کچ و لە کوڕ 7 نەفەرین، بەڵام حوشەکە مابرایەکم تیا دانیشتا. ئەزانم کاک جومعە چەند کچ و چەند کوڕ ماونەتەوە لە دوای وەفاتی دایک و باوکت؟ بەڵێ. چەند کوڕ و چەند کچن؟ 3 کوڕ 4 کوڕ 3 کچ. 3 کچ بەڵێ لەگەڵ 4 کوڕە. پرسیارەکە ڕوونە، بەڵام ئێستا دیارە برایەکت لەو خانۆدایە، ئینشاڵڵا پرسیارەکە لە مامۆساکەین وەڵام تەداتەوە. بەخراتی میێتم. داوای لێبوردن لەو بەڕێزانە لەو برا و خوشکە ئازیزاناکەین کە ئێستا لەسەر خەتن، بەڵام لەبەرەوەی کات نییە وەڵامی ئەم بەڕێزانە بینەوە زۆر داوای لێبوردنیان لەکەین. لە دوای بەرنامەکەش ئەتوانن پەیوەندی لەگەڵ مامۆسایە بگرن، هەر پرسیارێکیانە بوو دەربارەی میرات لە خزمەتیانە ئینشاڵڵا. بەرنامەکەشمان بەردەوامە، ئێوە بەڕێز و خۆشەویست ئەتوانن لە بەرنامەکان ترا پرسیارتانە بوو بیکەن، بەڵام بۆی وەڵامی تێر و تەسەلی ئەم بەڕێزانە بینەوە بۆیە پەیوەندی تر وەرناگرین داوای لێبوردنەکەین. فەرموو مامۆساییانەوەی بابەتی بەڵێ ئەوەی کە شوبهەوتمان گومانەکە ئیسلامە مافی ئافرەت نەدراوە کوڕ و جاری کچە باوەکو باسمان کردیەمە ئەوە لە 4 حاڵەتەوە 4 حاڵەتە تەکلیف خراوەتە سەر ئەو کوڕە یان ئەو برا. ئەممە حاڵەتمانەیە نێروێ وەکو یەکە بات. یەکێک لەو حاڵەتانە کە پیاوێک مردووە کچێکیە، باوکیشی لە ژیانە، کچەکە خوای ڕەب العالەمین نیوەی بۆ دانیاوە، وإن كانت واحدة فلها النصف. ئەو نیوەکەی بۆ کێیە؟ ئەو نیوەکە 1 لەسەر 6 بۆ باوکێتی بە فەرض، باقیەکەی بە تعسیب کابوو ماڵەکە بوو بە 2 بەشۆ. ئەمە باوکی مردووەکەشە. ئەمە یەک. پیاوێک مردووە ئەتوان بیخەنە سەر شاشەکەی شەو برایانە، کچێکیەیە و کوڕە زایەک، کچەکەی نیوەی ماڵە بات، کوڕە زاکەی ئەوەکە کابوو کچ و کوڕ وەکو یەکیان برد. بارەکەڵڵا. پیاوێک مردووە کچێکیە و برایەکیە، کچەکە نیوەی ماڵە بە، برای دایک و باوکیەتی، ئەو نیوەکەی ئەوەی بات. کابوو ئەمە حاڵەتی میرات نییە، نێرومیە نییە ماونە تۆ بۆ میراتگری. ئەمە حاڵەتی سێممان ئەوەیە کە ئافرەت زۆرترە با لە پیاو. ئەم حاڵەتەمان زۆرترە. یعنی تەماشاکەن ئێمە بۆیە ئێمە لێرە من داواکەم لێرەوە هەموو برایەک با ئێمە وامان لێ نەیە. ئەو ڕجا لە دنیای کە نێرانی ئیسلام هیە ناویانە کەسێکە بێت لە گوندێکە لە شارێکە چەند کەسێ لە دین شارەزا بن باقی خەڵکی کاگای لێ نەبێ. ئێمە خوا بۆ عیبادەت دروستی کردوین. ئیسلام بەرنامەی ژیانمانە، واجبە لە خۆمانە جێبەجێکێن بیگەێنین بە خەڵکی. باوەڕتە بێت چی قەزی سیاسی باس ئەکرێ، ئەموری ئیداری باس ئەکرێ، بەشی زۆری من لەوە ئەیبینم ئەم نەهامەتی و گەندەڵی و ناڕەحەتی کە لەسەر بۆ خوارد تووشی خەڵکو دووریە لە خواوە، دووریە لە بەرنامەکەی خوای پەروەردگارە و ئیمامی عومەرە فەرمێ كنا قوما أذلاء أعزنا الله بالإسلام. باو خەڵکانە بگەڕێنەوە ئیسلام چۆنە وا بکەن، ماڵی خۆشی لە نەبوونی کارەبا، لە نەوتە، لە سەرما، لە گەرما، لە برسێتیە وەکو خەڵکی بێت. بزان ئەو خەڵکەش ئامادەنیە خۆی لە پێناوێنە بداتە کوشت. لەبەر ئەوە بێن مەبەستم ئەم دینەمان ئەوە نیعمەتێکی گەورەیە. خەڵکێ نەیەک لەولاوە بە فکرێکەوە بێ شتێکی لە هەموو دنیا پەکیان کەوتووە لە ڕووی ئەخلاقی و ژیانیان شیرازیان تێک چووە بێن ئەو هەموو نەخۆشی بێژ و ئازارە نەقڵکەنە ناو ئێمە. تەماشاکە پیاوێک مردووە کچێکیەیە، باوکی لە ژیانە، دایکی لە ژیانە، کەسێک وەفاتی کردووە، چی لە ژێماوە؟ دایک و باوکی لە ژیانە و کچێکیش، کچەکەی نیوەی ماڵە بات، نیوەی ماڵەکە، باوکی 1 لەسەر 6 با، دایکیش 1 لەسەر 6. کچەکە زیاتر کابوو باوکی لایەوە بە تەعسیب ئەوە کە ئەبات نیوەی ماڵی بە تەنها برد، دایکەکەی ئەوەکە برد، کابوو نیوە بۆ باوکی نەماوە، کچەکە زیاتری برد. نمونەیەکی سادە بێن و بە بینەری بەڕێز بیزانێت کەسێک ئەمرێ کچێک و 2 برای لە ژیانە، کە من کەم ئەڵێم 2 برا، تۆ بڵێ مامۆستا ئەگەر 5 برا بێ، ئەم پیاوە 100 ملیۆنی لە پاشە بەجێماوە، کچەکەی چەندێکی بات؟ 50 ملیۆن نیوەی بات، نیوەی ماڵ بۆ کچەکەیەتی، بە هەردوو براکەوێکی 25 ملیۆنە بن. ئەتوانێت بخەنە سەر شاشەکە ژۆ برایانە بۆ ڕوونە مامۆستا؟ بەڵێ کەوا بوو ئێ باش ئەگەر 5 برا بوون یەکی 10 ملیۆنە بن، ئەی کچەکە بە چەندی برد؟ 50 ملیۆن. نیوەی خۆی نیوەی ماڵەکە هەرچەند بوو ئەم کچە ئەیبات
ئەوەکەی دابەشەکرێ بەسەر عەدەدی براکان براکان و خوشکەکان بارك ئەگەر ئەم پیاوە ئافرەتێک مرد پیاوێک مرد و 2 کچی هەیە 5 مامیشی هەیە 2 لەسەر 3 ماڵەکەت 2 کشەکەی بن 1 لەسەر 3ەکەی بۆ 5 مامەکەیە ئەنج ئەگەر بڕۆ ئەگەر برای دایک و باوکی بێ برای باوکی بێژ ناژمێری ئەو حاڵەتانەی کە ئافرەت زۆرتر ئەبا لە پیاو زۆرن حاڵەتەکانی آخر حاڵەتیش کە هەر با بزانن کە ئافرەت ئەیبا و پیاو نایبات ئافرەت ئەیبا پیاو نایبە حاڵەتی چوارەمانە کە ئەوەتانێ کەسێک وەفاتی کردووە کچێکی هەیە خوشکێکیشی هەیە خوشکێکی دایک برایەکی باوکیشی هەیە کچەکە چەندی ماڵەبات نیوەی ماڵەکە ئەبات ئەمە نیوەی ماڵ ڕۆشت ئەی خوشکە دایک و باوکیەکەی ئەو نیوەکەی با بە عەسەبە کچەکە بە فەڕ دەیبات ئەمە پێوتی عەسەبە مەعەڵغەی ئەی براکە چی بۆ ماوە مامۆستاگیان براکە هیچی بۆ نەماوە کابل لێرە چی ڕوویدا بینەری بەڕێز بە ئەمە بزانن لێرە 2 ئافرەت بردیان پیاوەکەی چی بۆ نەماوە یانی میراتگرەکان ئافرەت بوون برای باوکەکە ئیشی بۆ نەما خوشکەکەی بردی باشە ئەو خەڵکە ئەمە ئەبینێ بۆ ئێمە جاری وایە پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم نەیارانی قسەیانە کرد بەڵگەیان پێ نەبوو هەندێجار لە کبر بوو هەندێجار لە حەسادەت بوو ئەم ئیسلامەت ئەگەڕێتەوە بەرژەوەندی ئەمە دین و دنیامان اینجا من قەناعەتیش وایە کەسێ هەموو دنیای ئینسان ئاوادان کاتۆ ئاخرەتی نەبێ ئەوە خەسارە بارك الله بك مامۆستای بەڕێز و خۆشەویست ئەگەر قسەکانی جەنابەت کورت کەمەوە جەنابەت لە وەڵامی ئەم گومانەدا لە وەڵامی ئەم شوبهەدا ئەوەت باس کرد کە حاڵەتی ئافرەت لە بردننی میراتە کە خەڵکانێک ئەڵێن ئافرەت بەردەوام زوڵمی لێکراوە 4 حاڵەتن جاری وا هەیە پیاو زیاتر ئەبات لە ئافرەت هەندێک جار پیاو زیاتر ئەبات لە ئافرەت هەندێک جار ئافرەت زیاتر ئەبات لە پیاو و هەندێک جار پیاو و ئافرەت وەکو یەکوان و هەندێک جار ئافرەت میراتە بە پیاو هەر نایبەت حاڵەتی ئافرەتەکە بارك الله بك كواتا أم آيتي وللذكر مثل حظ الأنثيين تفاصيلي بو حالتي يكمو حالته كانت ترناقرة أخوة جزاي بخيرت باتو ما مصايب رس بيوم خوشة بيش مسار بيوندي أو برزانة بو إفرياين بكوين كاك شاد تلفوني كرد ديار دست خوشي لجنابت كرد خواهي پروردگار پاداش لي أو برازي زباتوا إمش سپاسي كينم برنامه بو خدمت جنابتانا و أو براو خوشكاني تريشكي جو بيستيم برنامه بنون برنامه بين خوشك الرخصار پرسیار 2 پرسیاری کرد پرسیاری یەکەم مامۆستای بەڕێز وتی ئێمە لە ماڵەوە 5 خوشکین زائیدەن 1 برا و زائیدەن دایک بەم شێوازەین معاشیان هەیە ئەم معاشە چۆن دابەشکەن ئەم پرسیاری یەکەمی بۆ جەنابەت وەڵامی بێتەوە سپاس دەکەین پرسیارە هەر لە وڵاتانی کەش پرسیاری ئەو کەسانی کە کەسوکاریان ئەکوژرێ دیفاعەکەن لەو خاک و ئاوە هەر لە وڵاتانی کەش ڕەبتیان کردووەتە دەستگای شەهیدانەوە ئەم ڕۆژ دەستگای شەهیدان ئەمە چونکە هەر هەوی تایبەتیان بۆ کات هەر پارەیەک لە پاش مردن دەرچوو بۆ ئەو کەسەی کە مردووە جگە لە دیە خوێنی کوشتن ئەوە میراتە بۆ میراتگرە بەڵام هەر پارەیەک دەرئەچێ بە هەدیە بۆیان دێت دەستگایەک ئەیبڕێتەوە ئەو کەسە بۆ کوێ ئەنێرێت تەسلیم بەوە ئەکرێت ئەگەر وتی تەنها هی دایکە بێ بدرێتە دایک بیش ڕۆن بۆ دەستگا من دوێنێ پرسیارێکیان لێ کردم کەسێک گوتی بە هەماشی ئەوم پرسیارە وتیان ڕۆشتوین لەوێ دەستگا وتێتی تەنها برایەکیان لەو عائیلە معاشی نییە دەستگاکە وتێتی تەنها بۆ ئەم برایە ئەمە لێرە کەوا بوو تۆ ناتوانانی براوخشەکان ڕووگیری بکەن دیارریە کە ئەدرێت جاری وایڵێ بۆ خێزانەکەی مێر دەکات ئەڵێ بۆ مناڵەکانی مناڵی نێڵێ بۆ دایکی ئەڵێ بۆ باوکی بزانام دەستگاکە بۆکی ئیناردووە بەڵێ پرسیاری دووەمی مامۆستای بەڕێز باسی ئەوەی کرد کە زەویان هەوێ دیارە زەویان هەبوو فرۆشتویانە زەویەکە 4 برا لەگەڵ 4 خوشکا بوونە بەشیان کردووە باسی ئەوەی کرد کە یەکێک لەو دیارێکە لە ئەرزەکان کە 50 گەڵای کردووە دابەشیان کردووە 2 برایان بردویانە ئیتر 2 براکەتیان بەچی ڕازی کردووە ئەو بەڕێزە تەفاسیلی باس نەکرد بەڵام باسی ئەوەی کرد کە ئەو 2 برایەکی 18 گەڵایان بردووە 2 برا و 4 خوشکەکە و 4 خوشکەکەشێکی 4 گەڵاو نویان بردو کە پێم وایە ئەمە لە 50 گەڵا زیاترە بەڕاستی ئایا بەم شێوازە تەوزیعات ئەگەر شتێکی وا بێت دروستە من داواکەم لەو خوشکە دواتر تەلەفۆن بکات بۆ لەبەرەوە پرسیارمە ئایا ئەم زەویە عەرزی ئەمیریە هی حکوومەتە زراعیە یا تاپۆیە ئەو کاتە کەوا بوو دوو جوابی جیاوازی ئەبێت
پاشان کاتی ئەڵێ ئێمە 4 برا 4 خوشکین بەڵێ لە کۆتاییشە بۆ عەرزەکەی تر ئەڵێ 2 برا و 4 خوشک وایە بەڵێ یعنی چی ئەمان بۆ بوو بە 2 دیارە 2 براکەی تریان ئەرزێکیان بردۆ و حەقیان بەسەر ئەمیترەوە نەماوە ئەمە هەر ئەو خوشکە ڕوخسارەوە وتوە بەڵێ خوشکە بەڵێ کەوا بوو ئێمە لەم حاڵەتە ئەمە شتەکەی ئاسانە فەڕەدەن ئێمە دانین میرات دواتر لە بەرنامەکانە ئەگە برایان و خوشکان بینەر لەگەڵمانە بێ هێواشێواشە ڕەن شتەکان زۆر دووبارە بدە میرات یەکێکە لەو علمە ئاسانەی کە یەکەم ڕۆژ و ئاخر ڕۆژی وەکو یەکە بوو چونکە ئەوەتانێ کەسێکە مرێ یا باوک و دایکی لە ژیانە یا کوڕ و کچەیە یا خێزانیە یا ئافرەتی مردە مێردیەیە هەمووی دووبارە بوونێ ئەم ئافرەتە کە ئەم پیاوەی کە مردووە دایکی لە ژیانە کە ئەولادی هەیە دایکێک لەسەر شەشی ماڵەکە بات کوڕ و کچەکان للذەکەری مثل حظ الأنثيين وایە بەڵێ ئەگەر برا و خوشکیشن یعنی باسی ئەمە پرسیاری دۆمی بوو باسی دایکی تێدا نەکردو لەوچە پرسیاری کەسێکی تر بێ ئەم کردبێتی دەیکەوا ئەو کاتە ئەگەر بڵێک ئەو پیاوەی کە مردووە برا و خوشکی هەبێ هە برا و خوشکیشی بێت ئەگەر زیاد لە برایە خی گەورە فەرمێ فإن كان له إخوة فلأمه السدس دایک لەبەرەوەی زیاد لە برا و خوشکەکەی دایکەکە یەک لەسەر شەشی ماڵەوە براکانی للذەکەری مثل حظ الأنثيين هەر برایە دووجاری خوشکێکە بات کەوا بوو لێرە چی ڕوئەدا ئێمەڵێن عەرزی بێت عەرزی تاپۆ سیارە بێ دوای ئەوەی دێن ئەم پیاوە قەرزی ئەدرێتەوە قەرزی خوایی زەکات قەرزارە قەرزار نییە نەزری کرد پاشان دێی قەرزی خەڵکە درێتەوە پاشان دێی وەسیەتی یەک لەسەر سێ جێبەجێەکەی ئەنجا دێی ماڵە سافیەکەی یەک لەسەر شەش دێ لە دایکی بزانام چی ماوەتۆ ئەو برایانە للذەکەری هەر کوڕێ دووجاری کچێکە ئەوەی دووەمیش کە ئیشارەتت پێکرد مامۆستاکان عەفوان کە ئەڵێ برا 18 بردووە و خوشکێک 4.5 بردووە ئەگەر برایە 9 ببردایە ئەو کاتە خوشک 4.5 بارەکەڵڵا بێک بەڵام دیارە ئەگەر دوو براکەی تر ڕووگیر نەکرابن بڵێن کاک ئێمە دەستمان لە حەقی خۆمان هەڵگرتووە بۆ ئەم دوو برامان ئەو کاتە ناکە ئەمان 4 جاری کچێ بۆ لەبەر ئەوەی هەر کوڕێت دووجارە بە دووجاری براکەی خۆشی بردووە هەر یەکەیان 4 جارەکە بە ئەمە بە ڕیضای دڵی خۆیان ئەڵێ کاکێمە ئەم دوو برامان ئەویان دروستە 9 ئەو کاتە قیاسەکەی دواتر لە تەلەفۆن پێم بڵێ بزان ئایا 8 چۆن پیان داوە دەگیرامە ئاسانە کە 4 برا و 4 خوشک مەسەلەکانە بێتە 6 بۆ لەبەرەوەی 4 براکە و خۆی مێنێتەوە 4 خوشکەکەشەکەی نە 2 ڕئس 2 پیاو 2 ماڵەکانەکەین بە 6 بەشۆ هەر برایە یەک ئەبا وانە هەر دوو خوشکیش یەکە بن کەوا بوو ماڵەکە مڵکەکانەکەینە 6 سەهم بڵێن 6 ملیۆنە هەر کوڕێ ملیۆنێ بە 4یان برد هەر دوو کچ ملیۆنێکە بن بارەکەڵڵا بێک دەستخۆش مامۆستای بەڕێز کاک ڕێباز پرسیاری ئەوەی کرد کە پرسیارێکی زۆر جەوهەری و ڕوژان سوپاسیەکەین دەستخۆشی لەکەین باسی ئەوەی کردجاری وایە ئافراد بەڕێڵای خۆی ینی بەوەی کە خۆی ڕازیە تەنازولەکە لە مارەیەەکە ئەڵێەوە من تەنازولم کرد لە مارەیەکەم بۆ براکەم مەسەلەن یاخود بۆ دایکم یاخود بۆ لە میراتەکەی لە میراتەکەی لەو میراتەی کە حەقی خۆیەتی تەنازولەکات بەڵام دوای مودەیەک لەم تەنازولە پەشیمانە بێتەوە کە لەم تەنازولە پەشیمانە بێتەوە ماڵەکەش بەش کراوە و داوای حەقی خۆیەکە جەنابەت ڕوونکردنەوە چیە بۆم پرسیارە خۆی گەورە پاداش وەڵایم پرسیارانە خۆ پاداشیان برایانە بداتەوە لەو چێ هەر بیانوێت خەڵکێک فێر بێت زۆرم پرسیارە زەرور بۆ جاری وا هەیە مامۆسا من ئەڕۆم بۆ سەر بابەتێکی تر کەسێک دڵنیایە خۆی تەلاقەکەی کەوتووە وایە ئەڕواتە لای قاڵی پەشیمانە بێتەوە نەسیحەتی عولەما زانین لێرە چییە هەوەکو چۆن وتم کابرا هەندێک کەس داوت کراوە بۆ هەندێ ماڵ کاتی ڕۆشتۆتە سەر ماڵەکەوتێکی نای خۆم لەبەرەوە نەوەکو بە ڕووگیری بانگم کات داوت نەکراوە لە کاتی نان خواردن دایەتی لە دەرگا هەندێک لە عولەما حەذەری ئەوەیان کردووە لێرە دیانەتەن ئەو پیاوە خۆی ئەبێ بەزەن بینی خۆی و خوا عەلیمە ئەم ئیشەی ئەم ئایا وایە وانە بە هەر قاضی بڵێ من و تۆ ڕێنە محکەمە خوا پەنامامدا حەقێکمان نەخورێ بانەڵێ حەقە ئەو کەسە کە حەقەکە خوا با قاضی بیداتێ خۆی دیانەتە نەبێ نەیبات کەوا بوو لێرە ئەو کەسەی کە لە ماڵی خۆی دەست هەڵەگرێ بە لە ڕۆژی خۆشیە گردن ئازایی ئەکا بە ڕیضای خۆی هیچ زەختێکی لەسەر نییە با هیچ شایەت و هینێک نەبێ حرامە گەڕێتەوە بووی دروست نییە داوای بکاتۆ بیشی باتۆ بە زوڵمەی باتۆ حرامە کە بە لە ڕۆژی خۆشیە بە ڕیضای خۆی ئەیدا با نەنووسین نەبێت با شایەت نەبێ ئەو کەسەی هیچ زەختێکی لەسەر نییە بە ئیختیاری خۆی پارەدا بە کەسێک
ئافرەتێکە مێردەکەی گرد نازاکە لە مالێکە دوای کێشەیەکە کەوتە بەیان داوایەکات بەس ئەو مشکلەمانێ ماوەستا لە کۆمەڵگای ئێمەدا زۆر جار هەر ئافرەتا بێ گردنی خەڵک ئازاکە بۆ میراتەکەی کاوەش پەیوەندی بە ڕووگیرێکەوەیە کە باسمان کرد ئەنی کەم جار پیا و تەنازولەکە لە میراتی خۆی هەر ئافرەتەکەیە باوەڕ بێ با لێرە وانە بێ وا بزانین ئێمە دیفاع لە ئافرەتەکان دیفاع لە حەقەکەی ئەگینان لە شریعەتی ئیسلامیە ئافرەت مەلیکەیە ئەبێ بپارێزرێت ئەبێ مەسروفی بکەیت ئەبێ پۆشاکی بۆ بکەیت ئەبێ لە ماڵە دانیشیە بەویستی خۆی با مەلاهین دیناری هەبێ واجبە لەسەر ئەو پیاوە بڕابیژێنێت کە ئافرەتێکی ئەڵمانی هاتبوو من ئەو برهانیاندان پەرلەمان شتێکیان بۆ باسکوتی وتیانە لای ئەمە مەلیکەیەکەیە باسی یەکێ لەو وڵاتە ئەوڕۆپیانەوە لای ئەمە مەلیکەیەکێ هەموو ئافرەتێکی موسڵمانەوەی مەلیکەیە لێرە وەزعەکە کە ئێمە لە دین دوور کەوتینەوە کە دین بوو چۆ شەرع لەکوێ بوو لەوێ حەق لەکوێ بوو لەوێی یعنی تۆ دەست خەیتە سەر چاوت مامۆستا من لە معاملەیەکە شتێک دێتە پێشەوە تۆ حەقڵی دەست لا ئەبەی تەماشاکە و کەسێک کە تۆ حەقت کەسێکی یەهودیە ئەڵێ خوایە سپاس بۆ تۆ تەماشا ناکەی ئەم کەسە کێیە جا ئیتر ئافرەتێک مێردێک بەرامبەر نەیار بەرامبەر کافر ئەبێ زبانی شیرین بێ بەرامبەر خێزانی خۆی چۆن ئافرەتێک پیاوێک لە پێش نوێژی بەیانی ئەڵێ ڕوا کرێکاری بۆکە نانی بۆکە بەیانی ڕوا ئێوارە دێتەوە ئەم حەقانە ئەبێ هەردوو لە ئاگایان لە یەک بێت جا کەوا بوو بەعام شتەکان دیانەتەن ئەو کەسەی ئەزانێ لە ڕووی شەرعیوە خۆی گردنی ئەم کەسەی ئازا کردە با قاضی میداتی خۆی تووشی حرام خواردن نەکە حرام عاقبەتی خراپە بە کورتەکەی وەڵامی جەنابەت ئەوەیە ئەم کەسە ئەگەر پیاو بێیان ئافرەت بێ تەنازولی کردبێ لە میراتەکەی خۆی بە خواستی خۆی دوایی پەشیمان بێت و داوای کاتۆ حرامە مارەیی بێت میرات بێ هەدیە بێت مامۆستای بەڕێز کاک جومعە کە کۆتا پەیوەندی بوو لە کەلارەوە پەیوەندی کرد سپاسێکین دەستخۆشی کرد فەرمووی باوکو دایکی مردووە خوای گەورە عافویان کە لەگەڵ مردووی هەموو لایەکە ئینشاءڵڵا کە باوکو دایکی وەفاتی کردووە سێ کچ لەگەڵ 4 کوڕا لە دوای باوکو دایکی ماون حوشەیەکیان هەیە خانوویەکیان هەیە دیارە خانووکان برایەکی بچووکیانی تایە باسی دابشکردنی ئەو خانووی کرد کە چۆنە من ئەم پرسیارەشەوە موینەکە مامۆستا ئەو عائیلانەی کە میرات دوا ئەخەن تەماشاکەن کەسیانتی هەیە ڕووگیر نەکەن چونکە احتیمال یەکێ لەو برایانە زۆر دەستی کورد بێت یا یەکێ لەو خوشکانە زۆر نەخۆش بێت یا مناڵی نەخۆش بێت لە ڕووی نەیە داوای بکە حەزکا داوای بکە ئەگەر ئەو حاڵەتانە نەبوو برا لەگەڵ یەکە خۆش لەگەڵەکە حەزەکەن دوای بخەن ئەوە بابەتێکتر بەس ئەگەر حاڵەتی وابوو بە ئەو برانەی دەستیان نەچن لەو ڕۆژە بەشە میراتەکەی چەنە بیداتێ دوای ڕۆژێکە تەوزیعەکەن بەشەکەی ئەو تێبوو ئەم ئیتر ئەو خانۆ بەرزە بێت یا دا ئەبەزێ ئەم برایی کە باسی کرد کە باوکو دایکی طبعا ئەگەر بڕۆینە سەر تەفاسیلەکە من ئەڵێم دائیمەن لێرە ئێمە بەرچاوی بینەری بەڕێز ڕوو نەکەینەوە دواتر تەفاسیلەکەی لە خزمەتیان دەبم یا ئەو مامۆسانەی کە لە گەڕێکی خۆیانن ئەتوانن نزیکن لیان و سقیان بە عیدین و علمیان هەبێت پرسیاری لێ بکەن لێرە ئەڵێم باشە من پرسیارەکەم ئایا باوکی لە پێشە مردووە یا دایکی چونکە بۆ ئەو کاتەی کە باوکی مردووە یا دایکی ئەو پارە دێتە خوار احتمالە لەو بینە برایەکیان مردی بێ یان خوشکێکیان ئالەو کاتە برایە لە ژیان بووە لە دوای دایک یا لە دوای باوک لەو پارە ئەو برا میراتێکەوێت دێتە خوار بۆ مناڵەکانی ئەمە ئەو تەفسیلەی هەیە جا ئەمە دوایەوە دێم ئەگەر بێت و خانوویگیان تۆزیع کردە 4 برا و 3 خوشکن 4 براکە ئەکەین بە 8 3 خوشکەکە کاتە 11 ماڵەکەیان ئەکەن بە 11 سەهمەوە ڕوونە مڵکی خانەکە کە ئەیفرۆشن عەرزدا خانێ چیان هەیە ئەیکەن بەچی 11 بەش 11 سەهم بڵێن 11 ملیۆنە هەر کەسەیان چیە کات 1 ملیۆنەوە کاو چوار براکە چییە هەر برای دوانە باشون کە کردم بە 8 ڕاس ئەو کاتە للذەکەری مثل حظ الأنثيين دەستخۆش مامۆستا خوالت ڕازی بیاڕن دواتریش ئام لە خزمەتیانەگە تەلەفۆنیان ئینشاءڵڵا بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ دانیشتنتان بە دیار شاشەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بۆ گوێگردن لە بەرنامەی زانستی میرات ئەوەمەوە لە کۆتاییان بەرنامەدا سپاستان بکەین و دەستخۆشیتان لێ بکەین بە ئومێدی ئەوەین کە بتوانین لەم بەرنامەدا لە خزمەت جەنابی مامۆستا لێرگەرمیانیدا هیچ نەبێ بەشێک لەو پرسیارانەی کەلاتان گەڵاڵە بووە و بەشێک لەو کەسانی کە میراتی کەسێکی تریان
لایە و تا ئێستا دابەشیان نەکردووە یاخود بە شێوازێکی خراپ دابەشیان کردووە بتوانین ئاگاداریان بکەینەوە کە ئەم کارە کارێکە لەگەڵ قورئان و سنەتی پێغەمبەری خوادا ناگونجێ. ئێمە لەم زنجیرە بەرنامەدا بەردەوامە بین لە خزمەتتانە هەموو هەفتەیەک لە کۆتایی ئەم بەرنامەشدا دووبارە سوپاسی جەنابی مامۆستا دلێرگەرمیانیەکەین بۆ ئامادەبوون لە ستودیۆ. خوای پەروەردگار پاداشتی ئەو پاداشتی بەڕێزیشتان باتەوە تا بەرنامەیەکی تر. برایان و خوشکان و ئازیزانم بەخوای پەروەردگار ئەسپێرم وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. جزاك الله خير.